بینەرانی کۆمەڵەتی ئەم کاتتان باش، هەروەک ئاگادارنەوە لە هەواڵەکاندا بینیتان. ئەمڕۆ بانگەوازێکی هاوبەش لەلایەن حیزبە سیاسیەکانی کوردستانی ئێران بڵاو کرایەوە. تێیدا لە ئەم بانگەوازەدا داوا لە خەڵکی ئازادیخوازی کوردستان کراوە کە 25 خەرمانان ساڵیادی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژینا بەگشتی مانگرتن بەڕێوە بن. ئێمە بۆ لێکدانەوەی زیاتر لەسەر ئەم بابەتە داوامان لە هاوڕێ حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە تا لەسەر ئەم بابەتە قسە و باسمان بۆ بکە. هاوڕێ حەسەن، ئەم کاتت باش، زۆر سپاس بۆی کە بەشدار بوو. ئەم کاتی ئێوە و هاوکاران باش، سپاس بۆ ئێوە و سڵاو و ڕێز بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. کاک حەسەن، هەروەک لە سەرەتادا ئاماژەم پێدا، ئەمڕۆ ئەم بانگەوازە بڵاو کرایەوە و تێیدا داوا لە خەڵکی کوردستان کراوە کە ڕۆژی 25 خەرمانان بە شێوەی گشتی مانگرتن بەڕێوە بن. ئەگەر دەکرێت لەسەر ئەم بانگەوازە و پرۆسەی شکڵگرتنی ئەم بانگەوازە بۆمان بدوێی سپاس دەکەین. ئەوەی ڕاستی بێت تاوجێگای بە پرۆسەی شکڵگرتنەکەی دەگەڕێتەوە تقریبان لە هەفتەیەک لەوە پێشەوە بەحسەکەی هاتە پێشەوە. سەرەتا لە نێوان کۆمەڵە و حیزبی دیموکراتا بوو، دوو هەیەتمان یەکتریمان بینی، بیرۆکەکەی گەڵاڵە کرا لەگەڵ لایەنەکانی دیکەیش بەبێ جیاوازی لە کێچی و کێچی نییە و جیاوازەوەی کە فکرمان بەرنامەمان سیاستمان استراتێژمان جیاوازە بۆ خاڵێکی دیاریکراو بۆ شۆڕشی ژینا بۆ ئەو بانگەوازانەی کە لە ناوە دراوە. قسە لەسەرەوە کرا کە لەگەڵ لایەنەکانی دیکە قسە بکەین و ئێمە دەست پێشکەر بین. گەڵاڵەیەک سەرەتا نووسرا لەلایەن حیزبی دیموکراتەوە نێردرا بۆ ئێمە ئەو گەڵاڵەیە تەدقیقمان کردەوە، ناردمانەوە و کۆبوونەوەی دووم کۆبوونەوەی بوو کە ئەو شەش لایەنەی کە ناوەکەیان هاتووە تێدا بەشدار بوون. تەواان لە کەسی دیکەیش داوا کرا بوو، بەڵام ئەوان خۆیان شەرتیان بوو فڵان لایەنی دیکە بەشداری نەکاجا. ئێمە دین ئێمەش شەرتمان لە کەس قبوڵ نەکرد، وتمان بەشداریکردن لەم کارەدا جیاوازەوەی کە کارێکی زەرورە لەم شرایەتەدا کەس ناتوانێت شەرت بۆ کەسی تر دابنێت. ئەوە تا ئەوەندەیەک وێرە دەگەڕاوە. مەسەلەیەکی تر ئەوە بوو کە ئەمە لە نێوان ئەو لایەنانەیە کراوە کە لێرە ئەو زەخت و زۆرە لەسەریان بوو. ینی پرۆسەی شکڵگرتنەکەی بەم شکڵە بوو کە نەهایەتەن بڕیار درا کە ئەمڕۆکە ئەو ڕاگەیاندنە بڵاو بێتەوە سەعاتی دەی سەر لە بەیانی لە میدیا و دنیای مەجازی، هەم ئەو حیزبانە هەم خەڵکیێکی زۆریش استقباڵێکی باشیشی لێکراوە تاکوون ئێستا. ئەوە تا ئەوەندەی کە بە پرۆسەی شکڵگیریەکەی دەگەڕێتەوە ئەبەو شێوە چووە پێشەوە. کارێکی هاوبەش بوو و هەم بە کوردی هەم بە فارسی هاتووە. ئەوی دیکەشی دەگەڕێتەوە بۆ ناوەرۆکی ئەو ڕاگەیاندرە کە دراوە. لە ڕاستیدا ئەو ڕاگەیاندنە پشتیوانیکردن یا ئەو بانگەوازە پشتیوانی لە داوخوازی کۆمەلگای مەدەنی کۆمەلگای کوردستانە، داوخوازی تێکۆشەرانی کرێکاری، تێکۆشەرانی ژنان بە تایبەت، لاوان، خەڵکی ئازادی خواز. و لەو ماوەدا ئێوە دەزانن لە زیاتر لە مانگێک لەوە پێشەوە کارێکی چڕی ڕاگەیاندن دەکرێت. ڕۆژانە جوانەکان دێنە سەر شەقامەکان، شەوانە دروشم دەدەن، داواکەن و حیزبە سیاسیەکانی کوردستان نیان دەتوانی خۆیان لەو کارە ببوێرن. هەر بۆیەکانی ئەو لایەنانەی کە لێرە لە کوردستان و مەقەڕ و بارگا و ئەوەیان هەیەوە لەژێر ئەو هەڕەشە و ڕەشانەی جەمهوری ئیسلامیشدان بڕیار درا کە ئەو بانگەوازە کە لە 5 خاڵدا خاڵەکانی نووسراوە ئەتوانین لەسەری قسە بکەین. ئەوە لەو پرۆسەیەدا شکلی گرت و ئەو ڕاگەیاندنی لێ هاتە دەرەوە کە ئەوڕۆکە بڵاو کراوەتەوە. بەڵێ کاک حەسەن، باسی ناوەڕۆکی ڕاگەیاندنەکەت کرد کەوەی کە دەتوانی قسەی لەسەر بکەین، بەڵام 5 خاڵە بوو کە بڵاو کراوەتەوە. ئەگەر دەکرێت لەسەر ناوەڕۆکەکەی زیاتر قسەمان بۆ بکەی و پێشمان بڵێ زەرورەتی ئەو کۆدەنگیە چی بوو و چۆن بوو لە ئێستادا ئەم بانگەوازە دەرکرا. تاوجێگای بە ناوەڕۆکەکەی دەگەڕێتەوە. ناوەڕۆکەکەی ئەوەیە کە داوا کراوە لە خەڵکی کوردستان ڕۆژی 25 مانگ کە ڕۆژی گیانبەختکردنی ژینایە. ئەم ڕۆژە ڕۆژی مانگرتنی گشتی بێ لە کوردستانە. ئەمە یەک.
داوا کراوە سەر لە بەیانی خەڵکی کوردستان بچنە سەر مەزاری گیانبەختکردووەکان لە شارەکان لە گوندەکان لە شارۆچکەکان بەبێ جیاوازی پێویست ناکە کە هەموو خەڵک لە شارێک مەسەلەن لەسەر گۆڕی ژینای جوانە مەرگ بە تەنیا کۆبنەوە بەڵکو ئەمە کۆمەڵێک گیانبەختکردومان لە سنە لە شنۆ لە مەهاباد بۆکان کامیاران دیواندەرە جوانڕۆ لە هەموو شارەکان ئەو گیانبەختکردووانە هەیە و ئەوە تەنها ڕاستە بانگەوازەکە بۆ کوردستان لە نەزەر ئێمەەوە شاملی دەرەوەی کوردستانیش دەبێت ئەو لایەنانەی کە قسەمان لێکردووە لەوێدا هیچ لە بەندەکانیشی ڕوولەوانە بۆ یەکانێ بچنە سەر گۆڕی گیانبەختکردووەکان و دوایی کە گەڕانەوەی تر مانگرتنی گشتی بێ لە کوردستانە مانگرتنی گشتیش معنای خۆی هەیە معنای ئەوەیە کە یەک کۆدەنگیەکی گشتی بەرینایی هەمووی کۆمەلگای کوردستان دروستەکات خەڵک لە ماڵەوە دەمێننەوە بیرەکەنەوە کە ئەمڕۆکە دوکاندارێک بۆ نەچوومەتە سەرکار مانگرتنی گشتی چییە؟ ئەتراز بە چییە؟ خەتڵی حکوومەتیە ئەتراز بۆ تاوانانەیە کە کراوە ئەتراز بە ئیدامەی درێژەی شۆڕشی ژیان ئازادیە ئەوە سەر بەیانیەکەی سەر گۆڕی گیانبەختکردووەکانەوە هەر لەو کاتەوە کە هاتینەوەی تر کەس ناچێتە کرێکارێک ناچێتە سەرکار ئەگەر لە کارگایەکایە لە کارخانەیەکایە دوکاندارێک دوکانەکەی ناکاتەوە کارمەندێک ئەگەر لە بانکە کارەکە لە ئیدارەیەکی حکوومەتیە کارەکە ناچێت ناوی مەدرسە و زانکۆکان نهاتوون بە دلیلی ئەوەی کە ئێستا نەکراونەتەوە ئەوە یەکی مێهر مەدرسە و زانکۆکان دەکرێنەوە بەڵامی تر ئەوە شاملی هەموو چین و توێژەکانی کۆمەلگای کوردستان دەبێت کە ئەوە بکەن خاڵێکی تری ئەوەیە کە ڕوو بە خەڵکی ئێران قساکە و بانگەوازە داوا لە کۆمەڵانی ئازادی خوازی خەڵکی ئێرانەکە داوا لە تێکۆشەرانی شۆڕشی ژیان ئازادی دەکات داوا لە خوێندکاران و مامۆستایان و خانەنشینان و ئەو ناڕەزایەتیانەی کە ڕۆژانە لەبەر ناوەندەکانی فەرمانداریەکان ئوستانداریەکان مەجلیس کە خانەنشینەکانێکن داوا لە هەمووی ئەوانە کات کە لەم بانگەوازی خەڵکی کوردستان پشتیوانی بکەن هەروکو ئەرزم کردی بانگەوازەکە پێشتر دراوە ئێمە ڕۆژەکەیمان بە ڕۆشنی دیاری کردووە لەم بانگەوازەدا و هەروەها وتومانە ئەو کارانەی کە دەبێ بیکەن داوا لە دەرەوەی وڵات کراوە خاڵێکی تری ئەوەیە لە بەشێکی زۆر لە ئەحزابی سیاسی لە دەرەوەی وڵاتن وتان دەزانن کە جیا لەو حیزبانەی کە لێرە بارگایان بۆ پێشتر مەقەڕاتیان بۆ هێزی پێشمەرگەیان بووە و لێرە هەن باشی زۆری حیزبەکانی تر بەتایبەت لایەنە چەپ و سۆسیالیستەکان لە دەرەوەی وڵاتن داوا لەوانیش کراوە کە لەو ڕۆژەدا کە دەکا بە 16 سپتامبر ڕۆژی 25 مانگە لە وڵاتانی دەرەوە هەم خۆپیشاندان ببێ وەکو ئێرە نییە کە بڵێ مەسەلەن مان بگرن خۆ ئەوە شوێنێکی تایبەتی نییە مانی تێدا بگرن لە دەرەوە خۆپیشاندانە فەرقی هەیە ئێمە لە کوردستانە دەڵێن کۆمەلگای کوردستان ئەو ڕۆژە داخرێ خەڵک نەچێتە شەقامەکان خەڵک نەچێتە سەرکار بەڵام لەوێ خۆ هەر کەسێک لە جێگایەکە مامۆستا لە زانکۆیەکایە زانکۆکە ممکنە خوێندکاری کوردی ببێ یا فارسی ببێ بەشی لە هەموو دنیای تێدایە ناکرێ بەوان بڵێ مان بگرن بەوان وترا ئەو ڕۆژە خۆپیشاندان بکەن ناڕەزایەتی دەربڕن و ئەوەی دەستیشی پێکردووە لەستا هاوڕێیانی ئێمە کومیتێ دەرەوەی وڵات لەگەڵ زۆرێک لە حیزب لایەنەکانی دیکە لە ئاڵمان لە سوئێد لە نۆروێژ لەو شوێنانەی دیکە خەریکی ئەو کارن داوا کراوە کە خەڵکی هەرکام لە وڵاتەکانی خۆیان بانگەواز بکەن بۆ ئەو ناڕەزایەتی ڕۆژی شەممە کە لە دەرەوە بە تەزاورات ئەرزم کردی دەبێت و ئەوە کراوە داوا لە بەشی لایەنە ئازادی خوازەکان کراوە لە ئاسی دنیادا کە پشتیوانی بکەن لە خەڵکی کوردستان هەروەها لێرە بە نسبەتی باشووری کوردستانیشەوە کە تایبەتی تر ئێستا ئەو هێزانەی کە هێزی چەکداریان لێرە هەیە لە جمهوری ئیسلامی کاتی داناوە فشاری هێناوە و لەگەڵ ئەوان داواکرد بێزگەلەوە کاری عملی دەستی پێکردووە بۆ ئەوە ئێمە وتومانە کارکام لەو حزبەکان کە قسەمان کرد هەر حزبێ لەگەڵ مەجموعەی حزب پەیوەندی هاوفکری هاونەزەری هەیە ئێمە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لەگەڵ چەندین حزب و ڕێکخراو لێرە دانیشتوین لەگەڵ حزبی شوعی قسەمان کردووە لەگەڵ حزبی کۆمونیستی کرێکاری کوردستانی عێراق کە ئەوانیش بە نوێنەرایەتی هاوڕێیانی حزبی کۆمونیستی کرێکاری عێراقیش وتیان لەگەڵ ئەوانیش قساکەین ڕاگەاندنیشیاندا هەردووای دانیشتەکە لەگەڵ یەکێتی کۆمونیستەکانی عێراق قسەمان کردووە لەگەڵ ڕەوتی بنیادنانەوەی ئەلتەرناتیڤی کۆمونیستی کە لە بەغا و لە بەسرە و لە شوێنەکانی کە تەشکیلات و ڕێکخراویان هەیە کە قرار بوو ڕاگەاندنیان ئامادە کرد و دەبێ دابێتیان من ئەو بەیانیە بەهۆی سەرقاڵوێ چاوم لێ نەکردووە نازانم بەڵام هەردووێ نەکەوان وعدیاندا
کۆمەڵی تێکۆشەری تری سوسیالیست و ئازادی خواز هاتوون بۆ لای ئێمە پشتیوانیان دەربڕیوە کە هەم بە نسبەتی ئەو مانگرتنەوە کە پشتیوانتان نەبین هاوکارتان نەبین هەم بە نسبەتی ئەو هەڕەشە و گڕۆشانش کە جمهوری ئیسلامی کردوێتی و توانە بە هەموو شێوەیەک ئێمە حازرین هاوکارتانی خزمەت بکەین بەو جنبشە بۆیە کولەن کۆدەنگێکی باش دروست بووە ئەوە ناوەڕۆکی ڕاگەیاندنەکەیەوە من پێم وابێ ئەوە لەناو کۆمەلگای کوردستانیشە دەنگدانەوە ڕنگدانەوەی باشی دەبێ بە تاکید. زۆر باشە کاک حەسەن ئەمڕۆ کە دوا بە دوای ئەوەی کە ئەم بانگەوازە بڵاوکرایەوە کۆمەڵێک پرسیاریان ناردووە بۆچی پرسیارەکەش زیاتر لەسەر ئەوە تاکیدیان کردووە ئەم کۆدەنگیە و ئەم بانگەوازە بۆچی هەرم لایەنانە هەروەک خۆشتانی شارەتان پێکرد دیارە لە یەکێک لە خاڵەکاندا داوا لە هەموو لایەنە سیاسیەکانی دەرەوەی وڵات داوا لە هەموو سوڕاوانی سیاسی کراوە کە ئەم ڕۆژە بێن ڕێپێوان و خۆپیشاندان بکەن بەڵام پرسیارەکان لەوەدا بۆچی هەرو لایەنانەی ئێرە ئەم بانگەوازە بە شێوەی بڵێن کۆدەنگیەکە و بە شێوەی هاوبەش بۆچی ئەمانی دیکەش لەم کۆدەنگیە و لەم بانگەوازەدا نەبوو بەشێکی ئەوەیە کە هەروکو ئەرزم کردی ئەمە ئەو لایەنانن کە لێرە مسەلەحن یا هێزیان بۆ پاراستنی خۆیان هەیە یا مەقەڕ و بارەگا و ئوردوگا و ئەوەیان هەیە یا لەژێر ئەو هەڕەشانەیان کە ئێستا جمهوری ئیسلامی خەریکە دەیکا زۆر حیزب و لایەن بە تایبەت چەپەکان سوسیالیستەکان کۆمۆنیستەکان زۆرتر لە دەرەوەی وڵاتن ڕاهبەریان تەشکیلاتیان هەموو ئەوە جێگای خۆی ماوەتەوە ئەوە ئێمە حتا هەر دوێنێشەوە کە دوو لایەن پرسیاریان کرد کە لەو بانگەوازەدا بۆ بە ئێمەتان نەوت و بۆمان تەوەزیدان و قانع بوون کە دەلیلەکەی ئەو جەریاناتەن کە لێرە هەن ئەوانەی کە لێرە نین ئەوە دامان ناوە ئێمە مثلا بۆ خودی ئێمە کە ئەم بانگەوازە لەلایەن کۆمەڵەوە ئیمزاکراوە خودی حزبی کۆمۆنیستی ئێران مثلا هاوکاریمان لەگەڵ هاوڕێیانی ڕای کاریگەر حزبی کۆمۆنیستی کرێکاری بەشێتر لە جەریانە چەپەکانی تر پێم وابێ ئەوە کارێکە دەبێ بیکەین بۆیە دلیلی ئەوەی کە ئەوان نین لێرە دلیلەکەوەی کە حزوریان لە کوردستانان نییە ئەوە یەکێکی تریش ئەوەی کە باستان کرد کە کەسانێکی تریش ممکنە هەر لێرەش هەنوو نین ئەویش ئەوە بۆ کەسانی بوون کە شەرتیان بووە ئێمە وتمانە شەر دەکەس قبول ناکەین کەس ناتوانێت شەر دابنێ بۆ کارێکی هاوبەشە خۆ ئێستا ئێمە ئەوەمان کردووە ئەمە نەبەرەیە نە پێکهێنانی کارێکی ئیدامەکاری هەمیشەییە لەسەر ئەوەی کە زۆر جار ئێمە دەڵێن لەسەر داوخوازی مشخص کاری مشخص بکەین ئەمەیە بۆ یەکانی کەسانی وتوانە مەسەن فڵان کەس بێ ئێمە ناین خۆتان نەزانم ممکنە فڵان کەس و فیسار کەسیش بێ ئێمە پێمان خۆش نەبێ بە پێی پێخۆشبوونی ئێمە نەبێ بەڵام زەرورەتی کارێکی هاوبەش و ئەو نیازش کە کۆمەلگای کوردستان داوای کردووە لە ناوە تێکۆشەرانی خەباتی ئیجتیماعی فعالینی کرێکاری سوسیالیست ئەمە معنای هیچ ئەوە نییە هیچ کەسێ ڕەخنەی لەوی دیکە لا ببە معنای ئەوە نییە کە بووین بە یەک معنای ئەوە نییە بەرەیەکی یەکگرتوو نازانم چی ئەوەی کە زۆر جار دەرەوترێ دروست کراوە لەسەر شتێکی مشخص یەک حرەکەت لە وەقتدا لێدانی ستارتی ئیدامەی جنبشی ژیان ئازادی ئێمە لەسەر ئەوە کۆدەنگیمان لە نێومانە دروست بووە و بۆ لایەنەکانی دیکەش بانگەوازمان ئەوەیە کە هەم تەشکیلاتی دەرەوەی خۆمان هەم خودی حزبی کۆمۆنیستی ئێران و هەم حیزبە چەپ و سوسیالیست و کۆمۆنیستەکان بە یەکەوە ئەتوانن ڕاگەیاندن بدەن دەتوانن بە جیاجیا بیدەن دەتوانن پشتیوانی لەم مانگرتنە بکەن دەتوان خۆیان بڵێن ئێمەش لەو مانگرتا بەشداریەکەین ئەمانە هیچ کامێکی دژ بە یەکتری نییە بەڵکو هەمووی یەکتری تەکمیلەکە و خزمەتەکە بەچی بۆ حرەکەتەی ناوە کە ئاسۆ و ئومێدی هەمومان لەسەر ئەوەیە کە لە ناوەیە هەم کارێ لە بەرابەر جمهوری ئیسلامیدا بکرێ و هەم زیندووبوونی خودی ئەو بزوتنەوەیش بەستگی بە ناوەیە. زۆر باشە کاک حەسەن پێشتر بخۆت ئاماژەیەکت پێدا بۆ ئەوەی کە دیارە لە 2 مانگ لەو پێشەوە لە ناوەوە بخۆیان خەریکن کە بانگەوازیان دەرکرد بەڵام ڕۆژەکە کە ئێمە بە عەلەنی دیاری کراوە ئایا پێتان وایە بۆ ئەم مانگرتنە کە ئەم بانگەوازی کە دەرکراوە بە 25 خەرمانە پشتیوانی لە کوردستان بکرێت کاری بۆ کراوە تا ئێستا ئێوە چۆن لێکدەدەن؟ من پێم وابێت لە مانگی 2 مانگ لەوە پێشەوە لە دەرەوەی کوردستانی زۆر کار کراوە هەر خۆتان لە ڕاگەیاندنەکانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێرانە ئەوانە ڕۆژانە خەبەرەکانی بڵاوکەنەوە من پێم وابێت زەمینەکە هەیە پێم وابێت ئەزمموی یەک ساڵی ڕابردوو نیشانی دەدات کە شۆڕشی ژن ژیان ئازادی ئیدامەی هەیە
ئەم شۆڕەشە ڕاستە ڕاوەستانی تێدا ئەوە منطقی هەموو شۆڕەشێکی جوایە هەموو شەڕی جوایە و شەڕ تۆ 24 ساعتەی خوا لە شەڕانیت شەڕ پاشەکشەی تێدایە شەڕ ئیسراحەتی و کاتکڕینی تێدایە پێشڕەوی تێدایە و بە تایبەت شۆڕشێکی جەماوەری کە بە ملیێنان خەڵک بەشداری تێدا دەکەن و هێستا کوونێ ڕێبەریەکی بەو معنایەی منسەجم کە خەڵک فەرمانی لێوەربگرن نیچێ لە تایبەتمەندی هەی بە سەرنجام گەیاندنی هەر شۆڕشێکی جەماوەری ئەوەیە کە دەبێت ڕێبەری ببێ دەبێت استراتێژی بێ دەبێت بەرنامەی بێ دەبێت دروشمەکانی ڕۆشن بێ ئێستا زۆرێک لە دروشمەکان ئێستا کوونێ هەر لە چوارچێوەی ژن ئازادی داماوەتەوە لە سوورەتێکان نان کار ئازادی بەرابەری حکوومەتی کرێکاری دەسەڵاتی شورایی یا کەسێکی کە دروشمێکی تری هەیە زۆرێک لەوانە هێستا نەهاتوەتە ناو و ڕەهبەریەک لە دەوری ئەو دروشمانە لە ئەو سیاستانە هێستا ئەوانە شکلی نەگرتووە بۆیە من پێم وابێ ئەمە دەستپێکێکی ترە بێ و من ئومێدەوارم و پێشمان وایە بەڕاستی ئەوەندەی کە معلوماتەکان بە ئێمە دەگەن ئەوەی هەواڵەکان دەنێرن هەمووی ئەومان پێ دەڵێت کە کۆمەلگا ئامادەی لێدانی چەخماخەیەکی ترە ئایا کوونێ ئەمە دەکات بەوەی کە جمهوری ئیسلامی بڕوخێنێ بەستێکی بە زۆر فاکتۆری هەم ناوخۆیی انسجام اتحاد و ئەوەی کە ئەم حرەکەتە بە کوردستان محدود نەبێتەوە ڕەمزی موفقیەتی شۆڕشی ژیان ئازادی لە سەرتاسەری بوونەکەیەتی و ئەوەیش کوردستانیشی کرد بە ئەو موقعیتێکی بە کوردستاندا ئیتر بەجاران ئەو ذهنیەتی کە جمهوری ئیسلامی دێدا ئەمانە جەماعەتێکی تەجزیە تەڵەبن ئێران کوردستان جیا دەکەنەوە سەر بە دەرەوەن هەمووی ئەمانە بوو بەڵقی سەراو کەس ئەمڕۆکەوانە ناڵێ حتا لە ناو خۆیاندا لە ناو کەسانێکن لە جەناحای جمهوری ئیسلامی بوون باسی شۆڕشی ژینا دەکەن هەر لە خاتەمی و کێکی و مەزوربوونی خۆ بە باش باسیەکەن بە مەترسی لەسەر دەسەڵاتی کۆماری ئیسلامی و لە ئەگەرەکانی و لە تەزەکورەکانی کە بە جەناحی ڕەقیبیانی دەدەن کە بە قەولی خۆیان ئێمە هەمومان لە کەشتیەک داین ئەگەر موازم نەبنم کەشتیە غەرق بێ گشتمان غەرقەبین و ئەم کە شۆڕشی ژیان ئازادی شتێکی دیکەیە وهروەها ئەوەی ئەتبارێکی کە بە خودی جومشی کوردستان دای لە ناو جومشی کوردستان ئەوەی ئەتبارەی کە بە ژندرا ئێستا دواکەوتوترین بە باوەڕی من پیاوی کۆمەلگای کوردستانیش لە دەروی کوردستانیش بەڕوانگایکی دیکەەوە چاوەڕێ جێگا و پێگای ژندەکە هەمووی ئەمانە ئەوەمان پێ دەڵێت کە ئەم جنبشە بەڵێ ئەم داوخوازە ئەم بانگەوازە جواب وەردەگرێتەوە کاری بۆ کراوە و هەموو لەو کۆبوونەوەی شاکە ئێمە ئاخرین کۆبوونەوەمان کە کرد و ئەو ڕاگەیان نەهاو بەشەی لێ هاتە دەرەوە هەموو حیزبەکان متعهد بوون لەگەڵ ڕێکخراوەکانی خۆیان لە ناوخۆی وڵات لە دەرەوەی وڵات لەگەڵ ڕاگەیاندنەکانیان کاری چڕوپڕی بۆ بکەین بۆ بە سەرنجام گەیاندنی ئەو متالبە ئەو داوخوازانەی کە لەو ڕاگەیاندنەدا هاتووە. بەڵێ کاک حەسەن چاڕوانیتان لەم بانگەوازەی کە ئەمڕۆ بڵاوکراوەتەوە لە خەڵکی کوردستان بە تایبەت لە هەڵسوڕان و تێکۆشەرانی کۆمەڵە چیەوە دەبێ چ کارێک لە دەستوری کاریاندا بێت ینی ئەولەویەتی کاری دەستورەکان چیە کارەکانیان تاو جێگای بە تێکۆشەرانی کۆمەڵە دەگەڕێتەوە هاوڕێیانی ئێمە لە ناو هەمیشە و دایم بە دەنگ بانگەواز و داواکاری و ڕاگەیاندنەکانی کۆمەڵەوە هاتوون هەم لە ساڵ ڕۆژەکانە لەو شرایەتی خەفەقان و دیکتاتۆری ئەوەدا ئەو ئەرکی خۆیان ئەنجام داوە و ئەوان ئەرکەکانی خۆیان دەزانن کە بەسەرەن چۆن کار بکەن تەجربەی ساڵانی پێشویان هەیە لەگەڵ دوکاندارێکە بە چ زمانی قسە بکەن کە دوکانەکەی دابخە لە کۆڕ و کۆمەڵا چۆن ئەم بەحسانە بەرنە پێشەوە خۆیان ئەو ڕاگەیانانە چۆن بڵاوکەنەوە بۆیە بەڕاستی هاوڕێیانی ئێمە و تشکیلاتی ئێمە لە ناوە ئاگداری ئەرک و وەزیفەکانی خۆیان هەن دنیا خاڵێک کاتوانین بیڵم لەم بابەتەوە لام وایە گرنگە ئەویش ئەوەیە کە ئەم بانگەوازە بانگەوازی کۆمەڵە نییە ئەوان دەبێت لە هەموو جێگایە کە ئەمە تەبلیغکەن ئەمە تەرویجکەن ئەمە بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بڵێن کە ئەمە بانگەوازێکە لە وەڵامدانەوە بە کۆمەلگای مەدەنی کوردستان تا ئێستا زۆر جارتومانە کۆمەلگای کوردستان کۆمەلگایکی حیزبی ئەوە زۆر ڕاستە ئەوە زۆر یەکێ لە خاڵ و دەستکەوتەکانیەتی و ئەمڕۆ کە دەبێت ئەوە بڵێن بەرەی کۆمەلگای مەدەنی لایەنە ئیجتیماعیەکان خەباتکارانی کرێکاری تێکۆشەرانی سۆسیالیست ڕووناکبیرانی متعهد و شۆڕەژێر ئەمانە ئەو بەشەن کە حیزبایەتی تەکمیلەکەن لە کۆمەلگای کوردستانە و ئێمە دەبێت حەول بدەین کە ئەم بەشە ئەم ناوەندە کە کاری عەلەنیەکە کاری ئاشکراکە و ڕوودەڕوو لە بەرابەر جمهوری ئیسلامی شاڕاوەستاوە ئەم بەرەیە تەقویەت بێ و ئەم بانگەوازە جێگە و پێگای نەهادهای دموکراتیک
نهاتهای ئازادی خواز ژنان لاوان خوێندکاران مامۆستایان هەمووی ئەمانە قاتێک دەباتە سەرەوە و ئەوە نییە کە ئەو جارەکە هەموو شتێکە بڵێن حیزبەکان ئەو جارێک دەڵێن حیزبەکان جوابی ئەو داخوازەیان داوە حیزبەکان بە ئیستیقباڵی ئەوەوە چوون و تێک هەڵکێشانێکی دوو بەشی مهم لە خەباتمانە خەباتی حیزبایەتی لەگەڵ خەباتێکی ئیجتماعی دیکە کە ئەتوانێت هەر ئەو بەشێک لەوانە هەڵسوڕاوانی حیزبی بن بەڵام شرایەتی دیکتاتۆر و ئیستبداد ئیجازیان پێ نادا بڵێ من سەر بە کام حیزب و بە کام لایەن و ئەوانە بۆیە ئەم هاوڕێیانی ئێمە ئەمە ڕاستە بانگەوازی کۆمەڵیشە بەڵام دەبێت ئەم بانگەوازە گشتگیرتر لەوە ببینن لێرەدا شەڕی حیزبی و ئەم حیزب بۆ هەیە و ئەو حیزب بۆ نییە و ئەوە نییە ئەمە بانگەوازی تەنیا ئێمە نییە ئەمە بانگەوازی کۆمەلگای مەدەنی کۆمەلگای کوردستانە و حیزبەکان پشتیوانیمان کردووە لەمە بۆیە کانە من نەتەنیا خەتا بەلایەنگرانی خۆمان خەتا بەلایەنگرانی هەموو حیزبەکانی دیکە دەڵێم دەست لەناو دەستی یەک خەن و ئەم حرەکەتە بەسەرکەوتن گەێن بە نسبەتی خەڵکی کوردستانەوە کە بەشێکی تر پرسیارەکە بوو ئێمە ئینتزارمان لە دوکاندارێکەوەی دوکانەکەی داخە لە کرێکارێک ئەوەیە کە نەچێتەوە سەرکار لە ڕووناکبیرێک ئەوەیە کە بە جۆرێک لە ڕۆژنامەکەیدا بە زمانێک ئەمە بگەێنی ئەگەر ناتوانێت بڵێ ئەوە ڕۆژنامەکەمان ئەمڕۆکەمانگرتنی گشتیە کە دەژووترێ ئەلبەتە هەر ئەم ئەترازاتانی کە لە شارەکانی کوردستانە بوو مانگرتنەکانیان منعکس کردەوە لە دڵی شۆڕشی ژن ژیان ئازادیدا ئەم داوخوازانە بگەێنن ئەوەش ئەوە کارێکە لە ژنان کە پێشەنگ بوون لەم ڕۆژەدا بچنە سەر گۆڕی گیان بەختکردوەکان لەچکەکانیان فرێدەن ئەم سەنەدی دیلیەتی و کۆیلەتیە فرێدەن و ژنی ئازادە ژنی ئازادی خواز ژنی بەرابەری خواز لەم ڕۆژەدا دەبێت خۆی نیشان بدا کە گەر دەڵێن ئەم شۆڕشی ئەوانە ئەمە تەعارف نییە ئەس خەزا یەکێ لە خاڵە گرنگەکانی ئەم جنبشە بە نسبەتی جنبشی 57 دێوە تماشای بکەن نەخشی ژنانە هەر لە سەرەتای یەکەم ڕۆژەکانی دوای سەرکەوتنی کۆماری ئیسلامی و ئەوانی ژنیان کرد بە کۆیلە ژنیان کرد بە دیل قاومەتێکی عەزیم و گیانانە و پڕ لە فیداکاری کرا بەڵام سەرەتای ئەم حرەکەتە بە شۆڕشی ژنان دەست پێەکە و ئومێدەکەیش ئەوەیە ئەگەر قسە لە دەڵێن بەرابەری گەورەترین خاڵ لە بەرابەریدا بەرابەری ژن و پیاوە ئەوانی تر بە شوێن ئەوە دادێن ئەمەمان بۆ مسۆگەر ببێ بەرابەری ژن و پیا و بە عەمەڵی بەکردەوە لە بواری اقتصادی سیاسی اجتماعی فەرهەنگی خانەوادە دڵنیام لەوەی کە ئەو کۆمەڵگای ئازادی بیر و باوەڕی تایە ئازادی حیزبایەتی تایە ئەمە هەوێنی هەر نێو ئازادیەکە بۆیە لەم بابەتەوە ژنان ئەتوان دەور و نەخشێکی پێشڕە و بیجێڕن هەر لەم خەباتەدا و هەروە ئەو تێکۆشەرانەی کە جاران ماڵ بە ماڵ دەگەڕان دوکان بە دوکان دەگەڕان کاکە بەیانی مانگرتنە لەبیرە نەچێ ڕۆژی شەمە مانگرتنە ئەو کارێکە کە دەبێ بکرێ و ئەو کۆدەنگیە دروست بێ و خاڵێکی تریش بە باوەڕی من ئەوەیە کە خەڵکی کوردستان بەعام لەگەڵ دەرەوەی کوردستان پەیوەندی بکەین ئێستا زۆر یەک لە شارەکان بەسەرەن تۆ شارێکی وەکو ورمێت مەشا بکەین نیوە بە نیوەیە نیوەی کوردە نیوەی ئازەریە نەغەدە هەروایە کرماشان بە ئاین شیعەن بە شتینەتەوەی خۆیان بە کورد دەزانن یعنی ئەو جیاوازیانە دەبێت لە بین بچێەوە ئەمە حرەکەتێکی گەورەیە ئەقدامێکی سیاسیشە بۆ هەڕەشە و گوڕەشانەی جەمهوری ئیسلامیش ئەگەر هەڕەشەمان لێ دەکات لە بینتان دەبین دەتان توێنینەوە 28 مانگ بارەگاکانتان چیەکەین لەواقعدا ئێمە بە حرەکەتی سیاسی جوابی ئەقدامە نظامیەکانی جەمهوری ئیسلامیش دەدەینەوە و ئەوە نیشانی دەدا کە کۆمەلگای کوردستان چەندە کۆمەلگایەکی مەدەنیە چەندە کۆمەلگایەکی بەدوور لە خشونەتە چەندە کۆمەلگایەکە کە داخوازەکانیشی مافی دیاریکردنی چارەنووسەکەیشی 57ەوە کە دەستی پێکردووە ڕوخانی ڕژیمیشە حەولماندا قەتنامەی مەعاباد قەتنامەی سنە هەیئەت چوو بۆ تاران مامۆستا شێخ عیزەدین چووە تاران چووە لای خومەینی لە قوم هەمووی ئەوانە سیاسی بوونی جنبشی کوردستانی نیشاندا و ئەم حرەکەتانەیش کە ئەمڕۆ کە دەکرێت دژ بە خشونەتی جەمهوری ئیسلامی دژ بە هەڕەشەکانی بۆ تێکدانی باشووری کوردستان دژ بە پاوانخوازیەکانی لە عێراق و ناوچەکە و هەمووی ئەوانەیە و ئەوە ڕەمزی بە نەتیجە گەیاندنی خودی جنبشی کوردستانیشە بۆ یەکانێ داواشمان لە خەڵکی کوردستان ئەوەیە جیاواز لە هەر ناکۆچیەکی کە هەبێ لەم ڕۆژەدا گشتی ئەوانە وەلا بنێن و یەکدەنگ جارێکی دیکە زیندووبوونی جنبشی کوردستان نیشان بدەین و پەیوەندێکی بەرفراوانیش بە دەرەوە بکرێ بۆ ئەوەی کە لە شوێنەکانی کەش پشتیوانیمان لێ بکەن لە تاران لە تەورێز لە شارە گەورەکان لە تەنانەت ڕۆژنامەکان کە ئەگەر پەیوەندیان پێیانەوە هەیە داوایان لێ بکەن لە قەڵەم بەدەستان لە ڕووناکبیران لە مامۆستایانی زانکۆ لە فعالینی کرێکاری ئەوانە هەمووی ئەو کار و ئەرکانەیە کە دەکرێت ئەنجام بدەینە ڕۆژەکە. کاک حەسەن ئێمە بەرنامەکەمان ڕوو بە کۆتاییە
ئەگەر دەزانن لە کۆتاییدا قسەیەکی نەوتراو یا دوا قسەتان پێمتان چییە بە تایبەت لەسەرم بابەتە لەسەرم بانگەوازە؟ من دوای قسە ئەوەیە کە ئەم 25 مانگ ڕۆژی گیانبەختکردنی ژینایە ژینای یەکەم گیانبەختکردووی شۆڕشی ژیان ئازادیە بەڵام بە دوای ژینادا ئێمە نزیکەی 650 گیانبەختکردومان هەیە ئەم ڕۆژە دەبێت بەبێ جیاوازی هیچ کەس دەبیر نەکرێت تەنانەت دەبێت پەیام بنێرین بۆ سیستان و بەلوچستان کە زۆرترین زەربە لەو شۆڕەشەدا دوای کوردستان لەوان کەوتو بۆ شوێنەکانی دیکەوە پیان بڵێن لەم ڕۆژەدا بچنە سەر ڕۆکۆی گیانبەختکردوەکان من لێرەوە درود دەنێرم بۆ یادی ژینای خۆشەویست بۆ هەموو گیانبەختکردووانمان سەری ڕێز و نەوازش بۆ هەموو خانەوادەکانیان دادەنوێنین و پیان ڕادەگەێنین کە ئێمە لە ڕۆژە سەختەکانە لەگەڵ ئەوانین هەروەکو ئەوان لە ماوەی 44 ساڵی ڕابردوودا لەگەڵ ئێمە بوون لەگەڵ ئەو لایەنانە بوون کە خۆیان بیر و باوەڕیان لەگەڵیان هاتووەتەوە و هیوادارین ئەم حرەکەتە قەدردانیەکی چکۆلە لەو خوێنە نەبێت کە بە ناحەق ڕژاوە و هیوادارین ئەو مانگرتنە ببێ بە هەوێنی یەکگرتوویەکی زیاتر لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستانە بۆ گەیشتن بە ویست و ئارەزوەکانمان. بەڵێ زۆر سپاس هاوڕێ حەسەن بۆ ڕوونکردنەوەت و لێکدانەوەت لەسەر ئەم بابەتە سپاس بۆەوەش. بینەرانی کۆمەڵە تیوی سپاس بۆی کە هەتا ئێستا لەگەڵمان بوون فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی کۆمەڵە.